الحمد لله الذي خلق خلقه أغيارا وأخيافا ورتبهم منازلا وأصنافا وفضلهم في الرزق فكانوا فقراء وأغنياء، والصلاة والسلام على من توعد تارك الزكاة عذابا أليما سيدنا محمد وعلى آله وأصحابه الذين حاربوا مانعيها حربا شديدا. ممنونی خوای تبارک و تعالی لسر نعمتی هرب بهای اسلام. درود و رحمتی خواه برجه بسر روحی پاکی حضرت محمد المصطفى صلی الله علیه وسلم و بسر یار و یاورانی هتا روژی دوایی. ئاما دەبوانی خۆشەویست بە یارمەتی خوای تەبارەک و تەعالا باسێکەکەین لە گرنگی زەکات و فەزیلەت و گەورەی زەکاتدان و ئەو کەسانە کێن لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە زەکاتیان پێشێ. طبعا مسلمانان زەکات یەکێکە لە هەرە عیبادەتە گەورەکان، سێیەم ڕوکنە لە ئەرکانی ئیسلام، واتە لە دوای نوێژ زەکاتە، ها لە پێشی ڕۆژوگرتنیشەوە. هێندە گەورەیە زەکاتدان خوای تەبارەک و تەعالا لە 26 جێگەی قورئانە لەگەڵ نوێژە بە یەکەوە باسی کردووە و فەرمانی پێ کردووە. فەرمی ئەقیموا الصەلاتە و ئاتوا الزەکاتە، نوێژەکان بکەن زەکاتەکانیشتان بدەن. حتى وقت باسی مسلمانەکە فەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون. وقت باسی مسلمانەکە یەکێ لە صیفەتە گرنگەکانیە فەرمێ زەکات دەدا، مسلمان زەکات دەرە. طبعا مسلمانە بێ بزانێ ئەم زەکاتە کە ئەییا بەڵێ فەریزەیەکی خواییە و بەجێی ئەهێنێ، بەڵام لە پاڵ ئەوە ئەگەر بە دروست بەجێی بێنێ بە کەسی شایستەی بدا خێر و پاداشتێکی گەورەی قیامەت وەرەگرێ. یەکێ لە دەستکەوتەکانی زەکاتدان ئەوەسانەیە کە هۆکارە بۆ پاکبوونەوەی ماڵەکەت لە حەرام، لە زوڵم، لە پیسی، و هۆکارە بۆ پاکبوونەوەی خودی ئەو کەسەی کە زەکاتەدا، و هۆکارە بۆ پاکبوونەوەی ئەو کەسەش کە زەکاتی پێی. خوای تعالی فەرمێ لە سوورەی تەوبە خذ من ئەموالهم صەدەقەة تطهرهم وتزەکیهم بها. فەرمانەکە بە ڕەسوول الله صلی الله عليه وسلم و باقی ئەو کەسانەی کە وەلی ئەمر و پادشای مسلمان بوون لە کۆنا و لە هەر زەمانێکا کە دروست بێتەوە، ئەفەرمێ ماڵ و سەروەت و سامانەکانی دەوڵەمەندەکان زەکاتەکانیان لێوەرگرە. ئەو زەکاتە هۆکارە بۆچی؟ تطهرهم وتزەکیهم بها، پاکیان دەکاتەوە و تەسکیەی ئەوان دەکات. کەوابوو زەکات یەکەم چت پاکەرەوەی ماڵەکەتە بۆ، چونکە هەر کەسێ هەرچەندێکی هەبێ ماڵ و سەروەت و سامان بگا بە ڕادەی زەکات لە 40 بەشا بەشێکی هی خوایە. ئەگەر تۆ نەیدەیت ماڵەکەت بەشێکی خوای هاتییا و خواردووتە. بۆیە یەکێ لە دەستکەوتی زەکات ئەوەیە کە تۆ بەشەکەی خوات لێ دەرهاورد ئەوە پاکە بێتەوە ماڵەکەت، چونکە حەقی خوات لێیاوە. و پاکەرەوەیە بۆ ئەو کەسەشی کە زەکاتە یا مسلمانان، بۆ چونکە ئیتە ئەو کەسە ئەگەر ڕەزیل بێ، ئەگەر کەسێکی چاوچنۆک بێ، ڕایە ببەخشین. پارەی لاسووکە بێ، حوبی پارە لە دڵیا کەمە بێتەوە، چونکە واجبە لەسەری ما بەشی خۆی لێ بدان. و پاکەرەوەیە بۆ ئەو کەسەشی کە زەکاتەکە وەرەگرێ، چونکە فەقیر ئەگەر بێت و دەوڵەمەندان دەستیان پێوەی نەبێ، تەماحە کاتە ماڵی دەوڵەمەند، بەخیلە بێ پێی، حەسادەتی پێبا. وەختێکە ئەو دەوڵەمەندە زەکاتە یا بە فەقیرەکە ئەویش پاکە بێتەوە، حەسادەتی پێ نابا. و ئینجا مسلمانان معنەویەتی ئەو فەقیرە بەرزەکاتەوە، چونکە حاجەتەکانی نامێنێ بە بۆن زەکاتەکەیتەوە. دەستکەوتێکی تری مسلمانان ئەوەسانێ زەکات هۆکارە بۆ چوونە بەهەشت. پێغەمبەریان صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە لە صحیحی بوخاری و مسلمە، أفرمي عن أبي أيوب أن رجلا قال للنبي صلى الله عليه وسلم أخبرني بعمل يدخلني الجنة. حضرت أبو أيوب أفرمي صحابي كات خزمتي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي قربان هوالم پێ بدە بەکردەوەیە کە بمخاتە بەهەشتەوە. پێغەمبەریان صلى الله عليه وسلم فرمي تعبد الله لا تشرك به شيئا وتقيم الصلاة وتؤتي الزكاة. عبدایەتی بۆ خوای تبارك وتعالى بکە، شەریک بۆ خوا قەرار مەدە، نوێژ بکە و زەکات بدە. لە حەدیثێکی تردا ئینجا فەرمێ ڕۆژوو بدە، یعنی لە دوای نوێژەکە فەرمێ زەکاتەکەت بدە، ئەوە هۆکارە بۆ ئەوی تۆ بچیتە بەهەشت. اینجا مسلمانان
هەرگیز گومان نەبن ئەو کەسانەی کە زەکات دەرەکەن ماڵەکانیان کەمەکە بە وەڵڵاهی بە زەکات ماڵەکەت زیاوەکە هەر کەسێ شارەزای لوغەی عەرەبی بێ زەکات مەصدەرە بە مەعنا نمووە واتە زیادکردن سبحان الله هەر ناوەکەیشی خوای گەورە لەفزێکی بۆ داناوە بۆ ئەوی بە من و تۆ ڕابگەێنێ کە زەکات ماڵت زیاوەکە بەرەکەتە خاتە ماڵەکەتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ما نقص مال من صدقة هەرگیز ماڵ لە سەدەقە و لە زەکاتە کەم ناکە بەرەکەتی تێکەوێ يمحق الله الربا ويربي الصدقات خوای گەورە ڕیبا هەر کەسێ پارەی ڕیبا بێتە ماڵی ئەی سڕێتەوە و هەر کەسێکی سەدەقە کا ماڵەکەی گەشاوە ئەکا و بەرەکەتی تێخا پەناگرم بەخوا لە هەر کەسێک کە ماڵ و سەروەت و سامانێکی هەبێ و زەکاتی لێ نەدا بەڕاستی یەکێکە لە هەرە تاوانە گەورەکان هۆکارە بۆ ئەوەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ما من صاحب ذهب ولا فضة لا يؤدي حقها إلا إذا كان يوم القيامة صفحت له صفائح من النار فأحمي عليها في نار جهنم فيكوى بها جنبه وجبينه وظهره كلما بردت أعيدت له في يوم كان مقداره 50,000 حتى يقضى بين العباد فيرى سبيله إما إلى النار وإما إلى الجنة فابا جويبو بقريد لصحيح مسلم بحديثي نوصو واشتاحوت بيغمرة فرمي صلى الله عليه وسلم هر كسي خوا ماڵ و سەروەت و سامانێکی پێ بدا ئاڵتون و زێڕ و زیوێکی پێ بدا هەر ئەموالێکی پێ با کە زەکاتی بکەوێت ئەفەرمێ ئەو کەسە حەقەکەی خوای تەبارەک وتەعالای لێ نەدا ئللا خوای تەبارەک وتەعالا لەوحەیەکی ئاگرین لەوحەیەکی پانی ئاگرینێنن لە قیامەتا ئەیخەنە ناو جەهەنەما و گەرمیەکەن ئەیدەن بە دەم و چاوی و بە توێڵی و بە پشتیان بەردەوام ئەمە هەیە ڕۆژێکی قیامەت بەقەدەر 50,000 ساڵ مسلمانان هەیە ئەفەرمێ بە بەردەوامی ئەم ڕۆژانەی قیامەت کە بەر لەوە حەشر بکرێ ئەمە سزای ئەو کەسانێک کە زەکات نادا ئەو لەوحە ئاگرینە کە لە جەهەنەم یێتە دەرەوە ئەدرێ بە دەم و چاو و پشتیا بە درێژایی ئەو کاتە زۆرەی کە حەشر دەستی پێ نەکردووە ئەفەرمێ هەر وەختێ لەوحەکە سارد بووە وازی لێ نایەندرێ ئەخرێتەوە ناو جەهەنەم و ئەدرێتەوە بە دەم و چاویە حتى ئەو لەحزەیەی کە خوای گەورە دەستەکا بە حەشر و حسابی مسلمانان ئیتر مدەیەکی زۆر زۆرە هەر ڕۆژێکی ئەفەرمێ بەقەدەر 50,000 ساڵە ئەمە سزاکەیەتی هەتا خوای گەورە دەستەکا بە لێپرسینەوەی مسلمانان کە دەستیشی پێکرد ئەفەرمێ ئیتر کە دەستی کرد بە لێپرسینەوە خوای تەبارەک وتەعالا یا ئەڕاتە جەهەنەمەوە یا ئەچێتە بەهەشتەوە یعنی ئەگەر ڕەحمی خوا نەیگرێتەوە هێشتا هەر جەهەنەمی بۆ مسۆگەرە ئەوەنە خەتەرە زەکات نەدەر حتى لحديثي كتاب پیغمبر فرمي صلى الله عليه وسلم مال و ثروت و سامانەکەی بۆ ئەبێ بە مارێکی گەورە ئەفەرمێ پیغمبر صلى الله عليه ئەو کەسانی کە زەکات نایەن ئەفەرمێ من آتاه الله مالا فلم يؤدي زكاته مثل له يوم القيامة شجاعا أقرأ له زبيبتان يطوقه يوم القيامة ثم يأخذ لهزميه ثم يقول أنا مالك إمام بخاري بما نجرته مسلمانان ئەمە گەورەترین هەڕەشەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیکا لەو کەسانی کە خوا ماڵ و سەروەت و سامانی پیاون و زەکات نادەن ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێ خوا ماڵ و سەروەت و سامانێکی پێدا حەقەکەی خوای تەبارەک وتەعالای لێ دەرنەکرد ئللا لە ڕۆژی قیامەتە ماڵەکەی خوای تەبارەک وتەعالا ئەیکا بە شوجاع بە ماری نێرینە وترێ ئەیکا بە مارێکی نێرینەی ئەقڕع واتە مارەکە قەڵەوە له زبيبتان دو نقطها لناو چاویا ڕەشە لە شەرحی حەدیثەکە فەرمون ئەمە پیسترین جۆری مارە خوای تەبارەک وتەعالا ئەوە ماڵەکەیەکە بە مارێکی قەڵەوی ترسناکترینی ناو جۆری مارەکان لە قیامەتە پێوەیەدا بە هەر چواردەوری لاشەیە خۆی لێ ئاڵسکێنێ ئینجا فەرمێ یەأخذ لهزیمەیه ئەم دوانەی ڕائەکێشێ و ئەیبا و عەزێتێدا ئەفەرمێ مارەکە ئەڵێتی ئەوە منم ماڵەکەت ئەوە کەنزەکەی خوا بوو کە لە دنیا پێیای زەکاتت لێ نەدا خوای گەورە لە سزا کردی بەم مارە گەورە ئەوەنە خەتەرە زەکات نەدا مسلمانان زەکاتی پارەش مسلمانان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پارە نەبووە ئەم کاغەزە ئێستا داهاتووە 100 ساڵێکە بێ داهاتووە زانایان زەکاتی پارە بە زیوەشکێنەوە هەر کەسێ پارەکەی گەیی بە ڕادەی زیو 140 مسقال زیو لە بازاڕە چەنە پارەکەی گەیی بە ڕادەی ئەوە
ئەوە زەکاتی لە ئەکەوێ مسلمانان. ئەمڕۆ لیژنەی فتووا بە تقریبی 2.5 ملیۆن دیاری کردووە. ئەوشە تقریبیە لەو نزیکانە هەر کەسێ ساڵێک 2 ملیۆن هەبێت لە ماڵەکەیە بێت دەستی لێ نەدات زەکاتی ئەکەوێت. ئەوە زەکاتی پارە ڕادەکەی ئەوەسانێ لە 2 ملیۆن لیژنەی فتووا دیاری کردووە زەکاتی پارەیە لە چ لایەکی مسلمانە بێ بیدا. ئیتر بە هەر نەوعێ ئەو پارە ما بێتۆ لای لە چ لایەکی ئەبێ بدا ئەگەر گەی بە 2 ملیۆن. زەکات بە کێ ئەشێ مسلمانان؟ ئەمە گرنگترین خاڵە. إنما الصدقات للفقراء والمساكين. خواجانە فەرمێ لە سوورەی تەوبە بەڕاستی زەکات بۆ فەقیرە بۆ مسکینە. فەقیر و مسکین بە کێوترە مسلمانان؟ فەقیر بە کەسێتێک کە ئەوەنەی نەبێ محتاجی خۆی دەرکا، هەمیشە قەرزاربار بێ، پارەی پێداویستی ژیانی نەتوانێت بە تەواوی بەڕێکە. مسکینیش هەر بە کەسێکە وترێت تەواوی پێداویستیەکانی ڕۆژانە و مانگانەی نەتوانێت بەجێبێنێ ئیلا بە قەرز نەبێت. طبعاً فەقیر ناڕەحەتترە ژیانی لە مسکین. بۆ نمونە فەقیر بە کەسێکە وترێت ڕۆژانە 10,000 دیناری گەرەک بێ 3,000 یا 4,000 دیناری دەستکەوێت. زانایان ئەوە تاریفەکەن. بەڵام میسکین بە کەسێکە وتی ئەگەر ڕۆژانەی بە 10,000 بڕاتە ڕێوە 7,000 بۆ 8,000 دەسەکەوێت. ئەمە تەقریبیە مسلمانان. هەر کەسێک بزانێت مسلمانێک هەیە لە لای ماڵیانە لە چواردەوریانە ژیانی ڕۆژانەی ناڕوە، قەرزاربارە بێ، فەقیرە، شتێکی ئەوتۆی نییە کە پێی بژی، زەکات بەو کەسانەشێت. خوا وریا بن مسلمانان. خزم و خزمایەتی مەکەن، باخڵ ئەو باخڵ مەکەن. بڕۆ کامە فەقیرە کورد نییە عەرەبە بیە بە ئەو، کامە ئەزانی هیچی نییە بیە بە ئەو. ئەوەی کە حتا محتاج بێ، هەتا قەرزار بێ لە ڕووی شەرعیەوە، هەتا خانووی نەبێ، هەتا وەکو محتاجتر بێ بیە بەوە. باوکە توانێت زەکات بدا بە مناڵی مسلمانان بە شەرتی ئەو مناڵە عایلەدار بێ و قەرزار بێ و نەتوانێت بژێوی ژیانی پێیاکە. ئەتوانێت زەکات بدا بۆ مناڵێکی کە هاوسەرگیری بکا و پارەی پێویستی نەبێ و قەرزار بێ لەسەر هاوسەرگیریەکەی، چونکێکم مەسرەفی هاوسەرگیری مناڵ لەسەر باوک واجب نییە. بە هیچ شێوازێ مناڵ ناتوانێت زەکات بدا بە باوک و دایکی، چونکە واجبە مناڵ باوک و دایکی بەخێوکات لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە. بۆیە بە هیچ شێوازێ زەکات بەوانە ناشێت. اینجا مسلمانان والعاملین عەلەیها بەشێک لەو کەسانی کە زەکاتیان پێشی العاملین عەلەیها ئەو کاتە کە دەوڵەتی مسلمانان هەبووە کۆمەڵێک کەسیان تاعین کردو بۆ ئەوی بڕۆن زەکات لە خەڵکی وەرگرن، لە دەوڵەمەندەکانی وەرگرن، پەخشیکەنەوە بەسەر فەقیرەکانە. ئەمە بە عاملینە وتری ئەمڕۆ نەماوە، ئەمان شتە زەکاتیان پێچێت چونکە محتاجن یاخود محتاجیش نەبن ئەڕۆن کارێکەکەن دەوڵەتی ئیسلامی دایناوە. سێیەم بەشیان ئەم کەسانن کە زەکاتیان پێشێ. چوارەم المؤلفەتی قلوبهم مسلمانان بەو کەسانە ئەوترێ کە دڵیان تەواو دانەمەزراوە، سەرۆک عەشرەتێکە، کەسێکە ڕەجای ئەوەی لێیەکەی کە ئیسلام ببێت، بە بۆن مسلمانبوونی ئەوە خەڵکێکی زۆرەکەوێتە دوای. ئەمشە زەکاتی پێشێ بۆ ئەوەی کە با دەوڵەمەندیش بێ، بەخاترەوەی کە ڕای بکێشی بەلای دینە، یا کەسێک تازە هاتووەتە ناو ئیسلام و بەتایبەت لە کۆنا تازە هاتووەتە ناو ئیسلامە بۆ ئەوەی دڵی ڕاگیرکەی زەکاتی درێتێ. ئەمە مؤلفة القلوب وفي الرقاب بەشێک لەو کەسانی کە زەکاتیان پێشێ کۆیلەکانن کە ئێستا نەماون. ئەویش ئەو جۆرە کۆیلانەی کە سەیدەکانی نووسراوی لەگەڵەکە، نووسراوی لەگەڵەکەڵێ ئەگەر تۆ ئەوە نەم پارە بۆ بێنی ئەوە من ئازاد دەکەم. ئەوە دروسە بەو جۆرە کۆیلانش زەکات بدەیت. والغارمین قەرزدارەکان مسلمانان زەکاتیان پێشێ. ئاگادار بن هەموو قەرزارێ زەکاتی پێ ناشێ. ئەبێ قەرزەکەی شەرعی بێ مسلمانان، ناشەرعی نەبێ. ئەبێ قەرزەکەی لە ئیسرافە نەبێ. من شایەنی خانوویەکی 2 دەفتەری بم بڕۆم خانوویەکی 5 دەفتەری بسێنم وەڵا زەکات بەوە ناشێ. ئەگەر ئەو قەرزەیە زیاد بوو لە حەدی خۆی لە پێداویستی خۆی زیاتر بوو زەکاتی پێ ناشێ. کابرا تازە زەواجی کردووە کەوانتەرێکی 3 وەرەقەی ئیشی ئەو بەڕێکا بڕوا کانتەرێکی 10 وەرەقەی بسێنێ زەکات بە 10 وەرەقەکە ناشێ. لە ئەنازەی 3 وەرەقەکەیە پێشێ بەڵام ئەو لای پێی ناشێ. ئەبێ لە ئوسوول و لە حەدی خۆیان بوو، یعنی بە ئەنازەی پێویستی خۆی بوو. کەسەکە لە ڕووی دەوڵەمەندی و فەقیریە لە چه ئاستێکا بوو؟ بە ئەنازەی ئاستی خۆی فەقیر بوو، قەرزار بوو، زەکاتی پێشێ. اینجا مسلمانان کۆمەڵێک کەس هەن خەڵک قەرزاریانە ئەڕۆن زەکاتەکانە خەنە بەر قەرز بە هیچ شێوازێەوە دروست نییە. بۆ نمونە من کابرایەک ملیۆنێکی من قەرزارە،
بێم بڕۆم زەکاتەکەی خۆم بڵم کاکەەوە من ملیۆنێ زەکاتم هەیە قەرزەکەی من زەکاتەکەم بێ ئەوە بە هیچ شێوازێ نابێ چونکە زەکات ماڵی فوقەرایە نابێت تۆ تەسەڕوفی پێ بکەیت حیلە شەرعیەکیە لە ڕووی شەرع تۆ ئەتوانیت ملیۆنەکە بدەی بەو کەسە کە قەرزارە ئیتر ئەو خۆی ویستی ئەتوانێ بداتەوە نەیشی ویست ناداتەوە کەواتە هەر کەسێک قەرزاری هەر کەسێکە نابێ زەکاتەکەی قەرزەکەی کابرا بخاتە بەر زەکات بە هیچ شێوازێ بڵێ کاکە بەو مەرجە زەکاتەکەت پێیەم ئەوە قەرزەکەی من زەکاتی تۆ بێ ئەمە دروست نییە بەڵام ئەتوانێ حیلە شەرعیەکی لەگەڵاکە بڵێ تۆ قەرزاری منی من ئەم پارە ئەیەم بە تۆ ملیۆنێکی من قەرزاری ملیۆنێ زەکات ئەیەم بە تۆ پێتەشێ ئارەزووت کرد بمەرۆ ئارەزووشت نەکرد مەم دەرۆ بەڵام بە زۆر و بە مەرجی ئەوە کە بیداتۆ زەکات ناشێ بەوە مسلمانان جێگیر نابێت اینجا مسلمانان هەیە زەکاتی بە قەرزیاوە بە خەڵکی ئەڵێ مامۆستا چی بکەم زەکاتی قەرز بدەم یانە هەر کەسێ زەکاتی بە قەرزاوە بە مسلمانێک ئاگادار بێت تەماشا ئەکەین ئایا چاوەڕێ ئەوەکەی کە قەرزەکەت باتەوە ئەگەر چاوەڕێ ئەوە بکا قەرزەکەی باتەوە بۆ نمونە کابرایە ملیۆنێکی یاوە بە مسلمانێ 3 ساڵە نەیاوەتەوە ئەگەر ئەو کەسە لەو کەسانەیە لێی ڕابینی بداتەوە هەموو ساڵێ بێت زەکاتی ئەو قەرزەش بدەیت ئەو قەرزەی کە داوتە بە کابرا ئەگەر ئەو کەسەش کە قەرزەکە و پێیاوە لێی ڕانابینی زەکاتەکە و بداتەوە ئەوە هەر کەی پارەکەی پێیداتەوە ئەبێت زەکاتی هەموو ساڵەکان بدەیت بۆیە بێ ئاگاداری قەرز بن اینجا مسلمانان یەکێکی کە لەو کەسانی کە زەکاتی پێشێ وەفی سەبیل الله سەبیل الله بەداخەوە ئەمڕۆ زۆر بەکارەیە بۆ ئەم لاوەلا سەبیل الله واتە مسلمانان کەسانێ لە پێناوی خوا غەزا ئەکەن ڕاتب و مەعاشیان نییە لە دەوڵەتی ئیسلامیە ئەمانە ئەوەنەیان زەکات پێ ئەدرێ کە بڕۆن غەزاکەیان بکەن و پێداویستی ماڵ و حاڵیان بەڕێکە ئەمە بەو کەسانە وترێ کابوو سەبیل الله تایبەتە بەو کەسانەی کە غەزا ئەکەن ئەمڕۆ سەبیل الله بۆ شتیکە بەکارێ بۆ نمونە بۆ کەناڵ بەکارێ بالله العظیم زەکات بە کەناڵ ناشێ مسلمانان بە هیچ شێوازێ ئەم ئاەتەکە ئەڵێ وەفی سەبیل الله کەناڵ ناگرێتەوە کابرا دوو دەفتەر ئەدا دەفتەرێ ئەدا بە کامیلا و 10 نەفەر ئەگرێ و تێرنانێکا بۆ زەکات بۆ کەناڵەکەی با بڕێەوە و لەو لاشۆ کەس نییە نان بخوا ئەمە چۆنە بێ خۆ من بیدعەیەکە کاکە تۆ ئەڵێی بیدعە مەکەن کەی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە بووە بۆیە سەبیل الله تایبەتە بەو کەسانەی کە غەزا ئەکەن بە هیچ شێوازێ بە کەناڵ ناشێ ڕۆسەری مفەسرین کەن تەفسیری ئەو ئاەتە چۆنەکەنەوە بە مزگەوت ناشێ بە خەسخانە ناشێ بە پرد ناشێ بە کتێبخانە ناشێ بە شتی مەسالیحی گشتی ناشێ بەس بە ئەشخاص دەچێ مسلمانان وەبنی سەبیل ئەو کەسانیشی کە ڕێبوارن پارەیان نییە ئەڕۆن سەفەرەکەن لە ڕیا پارەیان لێ بڕێ ئەمانشە زەکاتیان پێشێ مسلمانان غەیری ئەم هەشتاقمە هیچ کەسێکی تر زەکاتی پێ ناشێ زەکات ئادابی زۆرە مسلمانان یەکێ لە ئادابەکانی زەکاتەوە خوا ئەو کەسێک کە ماڵ و سەرۆت و سامانی پێداوی منەت مەکە بەسەر ئەو کەسەی کە زەکاتی پێیە لە ناو خەڵکا باسی مەکە 2019 لە گەرمیانە مەلا بوو حتا ئەمرم بینم ناچێتەوە کابرایەکی فەقیر هەبوو لە وڵاتیا کابرایەک زەکاتی پێیا بوو ئەم فەقیرە داماوە چوو بوو لە سەیرانێکی کردبوو لە شوێنێکا بوو ئەم کەسەی کە زەکاتی پێدا بوو خۆی نەچوو بوو بۆ ئەوە من لەیلەوە عەزیەت بە دڵم گەی بخوا وتی باشە تۆ ڕۆشتی بۆ ئەو سەیرانە لە ناو خەڵکا بووی تۆ چۆن ئەڕۆی بۆ سەیران و ئەگەڕێ ئاوا خۆ ئێمە نیمانە بڕێن ئێمە بە زەکات تۆژێنین زەکاتی ئێمە تەدرێتێت بۆچی ڕۆی بۆ سەیران و بۆ ئەو شوێنە گەشتێک بوو ئەم نەچوو بوو سوێن بەخوا حتا ئەمرم بینم ناچێتەوە ئەڵێ بە منی واوت بە کابرای واوت بۆ یاگەدار بە ماڵی خوایە ئەبێ مەمنونی ئەو کەسە بیلێتی وەرەگرێ منەت نەکەی بەسەریا دووهەم کە زەکاتە دەی بە هەر کەسێت خوا 25,000 و 50,000 مەدە بە یەکێ تەنگانەکەی دەرکە قەرزەکەی بەرەوەگەر قەرزەکەی شەرعیە بۆ تەکرێ چونکە لە مەذهەبی ئیمامی شافعیا وەختی خۆی کە زەکاتیان داوە فەرمێ بێ ئەوەنەی پێ بدەیت تا 1 ساڵ محتاجی دەرچێت محتاج نەبێت حتا فەرمێ گەر نەخۆش بوو پارەی عیلاجەکەش هەبێ ئەوە بۆ پیا بکرێ ئەو کاتەی کە دەوڵەتی ئیسلامی هەبوو و خەڵک ڕۆیە زەکاتی وەرگرتووە هەڵێ بێ ئەو فەقیرانە نایان پێ بدەی محتاج نەبن 15,000 و 50,000 هیچی پێ ناکا گەر خۆی گەورە ماڵی زۆری پیاوی ئەزانی کابرا مستحەقە ئەوەنەی پێ بدە بەری دڵ بگرێ اینجا مسلمانان نقلی زەکات مەکە لە شاری بۆ شارێکی تر لەبەرەوە مامەتە ئامۆزاتە خاڵۆتە پورزاتە حتا بۆ تەکرێ زەکات لە شارەکەی خۆتایە بیدە بە فەقیری شارەکەت چونکە ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی بە حەزەتی معاز زەکات ماڵێکە خوا فەرزی کردووە لە فەقیری شارێ وەرە لە دەوڵەمەندی شارێ وەرەگیرێ بۆ فەقیری ئەو شارە ئەم دروست نییە
بەڵام زۆربەی زانایانی مەزهەبی شافعی فەرمون هەر دانامەزرێ زەکاتێ لە شارێ بڕا بۆ شارێتر و ئاگادار بە حتا فەقیری شارەکە تزانی لەبەرەوە قەومەکە تا لە شارێترە مەینێرە بۆ شارێتر لە شارەکەی خۆ تا تەسلیمی بکە نیەتی زەکاتیشی لێ بێنن مسلمانان هەر پارەی دەرەکەن بە نیەتی زەکاتەوە بێ دەربکەن بگەڕێ چەنێ گرنگە زەکاتەکە دەرەکەی ئەو فەریزە بەجێنی ئەوەنە گرنگە بگەڕێی بە دوای کەسێکا کە شایەنی زەکات بێ بۆیە ئاگادار بی واللهی بیدەی بە یەکێک زەکاتی پێ نەشێ و کەم تەرخەم بوو بی سوێن بەخواوەک وایە زەکاتت نەیابێ بۆیە بگەڕێ چۆن بۆ کەسابەتەکەت وردەگەڕێی کامە باشە کامە قازانجی تایە بۆ ئەوی کە زەکاتی شەدەی بە هەر کەسێ بگەڕێ بزانێت کێ مستەحەق اینجاکە ئەو کەسانی زەکات وەرەگرن خوا مسلمانان وریابن ماڵی فەقیرە بەشی خوایە دیاری کردو بۆ فەقیر واللهی لە زوڵم گەورەترە هەر کەسێ زەکاتی پێ نەشێ و زەکات وەرگرێ لە خوا بترسن بۆ فوقەرا دانراوە واللهی مناڵێک لەبەر برسێتی و نەبوونی بگری ئافرەتێک تووشی مشکلە بێ هەر پیاوێکی فەقیر تووشی ناڕەحەتی بێ لەبەر نەبوونی ئەو کەسەی کە زەکات وەرەگرێ و پێی ناشێ تاوەندارە بەشی هەیە لەو تاوانەی کە لەبەر نەبوونی و فەقیری ئەکرێ چونکە هی تۆ نییە هی فەقیرە ئاگادار بن زەکات هەر ئاواوە مەگرن مەسئولیەتی قیامەتی بەدوایە مسلمانان خەتەرە زەکات وەرگرتن یەکێکە لە گرنگترین عیبادەتەکان ئەبێ وەکو خۆی وەربگیرێ کۆتا خاڵ لە خزمەتانە عەرزی کەم زەکاتەکانتان تەئخیر مەکەن لە کاتی خۆیان بیدەن چونکە بە هەر ڕۆژێ دواکەوتنی لە وعدەی خۆی تاوانبارە بن داواکانی لە خوای تەبارەک و تەعالا لە گوناحی لایەکمان خۆش شیفای نەخۆشی هەموو لایەکماندا کێشە و مەشاکیلی هەموو لایەکمان حەل بفەرمێ یا الله یا ئەرحەم الراحمین هیدایەتی هەموو لایەکمان زیاو کەی گەنجەکانمان عاقیبەت بەخێر کەی پیرەکانمان خۆشبەخت کە یا ئەرحەم الراحمین خوا هەر کەسێ قەرزارە هەر کەسێ نەخۆشیارە خوا ئەگیان قەرزی بۆ دەفعەکەی شیفای نەخۆشی بەی لە بەڵاو موسیبەت مسلمانان بە دوورگری یا الله یا ئەرحەم الراحمین هەر مسلمانێ لەسەر ئەم ئەرزە لە تەنگانە و ناڕەحەتیە خوایە تەنگانەی دەرکەی ئامین ئامین